باوينا طاوس صابوكي ولكيوها أو باران درجة أولى لا باشا جوي ميري لا باشا مساق ئەلبەتە سلێمانی خۆی بۆ خۆی شارێکە هەموو جوانەکانی تیاکۆ بووتەوە ڕۆشنبیری سەقافەت فەن هونەر دینداری خەڵکەکەی بەڕاستی خەڵکێکی تایبەتە ئەم شارە تایبەتمەندێکی هەیە ئەگەر تۆ عێراق بسوڕێیتەوە پارێزگاکانی کە بسوڕێیتەوە ئەو کاتە بەها و کوالیتی خەڵکی شاری سلێمانی بۆ دەرەکەوێ لە ڕووی لێخوڕینی سیارە لەسەر جادەکان جێبەجێکردنی ڕێنمایی جێبەجێکردنی یاسا پاک و خاوێنی شار لە ڕووی ئاو ئاوەڕۆ لە ڕووی جادە و ڕێگاوبان ڕەنگە جادەکانمان زۆر نەبێ بەڵام پاکن ئەم شارە سیفەتێکی هەیە مرۆڤ تایە ئیدمانە بێت ناتوانێت لێ دوورکەوێتەوە ئەوەی تایە بژی ئەگەر خەڵکی هەرکوێ بێت هەرگەڕێتەوە بووی خۆی بۆ خۆشی ئەم چالاکیە پرۆژەکان دەستیان ناوەتێ چالاکێکی نەوعیە دیارە خۆ ئەمە بەشێکە لە مارکتین بۆ پرۆژەکان بەڵام خۆی بۆ خۆی هەنگاوێکی دەستخۆشکەرانەیە من ناوم ڕووناک سەلیمە لە 2008ەوە خەریکی ئەم ئیشانم خۆم دروستیان دەکەم هەموو شتەکان معمەلم هەیە و شاخەوان و ڕوەگناسیشم وەختێ کە ئەچمە شاخەکان ئەو گژوجیانێک کە ئەیناسم ئەهێنم لەگەڵ خۆما وەسفەی لێ دروستەکەم بەڵام لە پێش هەموو شتێکەوە دەستم کرد بە دروستکردنی ئەم سرکەیە ئەمە سرکەی سێوی سەوزە سرکە ئەتوانم بڵێم هەر کەسێ بە بەردەوام بەکاری بێنێ مستەحیلە هیچ نەخۆشیەک ڕووکاتە جەستەی ئەمە هەر سرکەیە ئەمە بەڕیشاڵەوە ئەمە هەر سرکەیە لە ئەوەیە ئەم بابەتەشمان هەیە ئەمیش لە سرکەکە دروستیەکەم ئەمە بۆ ئەو کەسانەی کە چەوری جگەریان بەرزەیە قەستەرە و باڵۆنیان بۆ نووسراوە دڵنیا یەکەمەوە ئەو کەسێک قەستەرە و باڵۆنی بۆ نووسرێ بە چەند لیترێک لەوە ئیتر نەجاتیە بێ ئەمەش ڕووبی هەنارەکەم لە هەرتەل و ئەو ناوە بۆ دێ لەوێەوە خۆم دروستیەکەم بەڵام زۆر شازە ئەمە هەر ئاوتکی نعنایەی خۆمە دوو شاوی تۆکە هەر خۆم دروستیەکەم سرکەی ترێی ڕەشە هەر خۆم دروستیەکەم جەبابینە سەر ئاوتکەکە ئەمە ئاوتکی گوڵە خۆمە ئەمە بۆ پەڵە و زیبکەیە ئەمە زەیتی بەیامی شیرینە زەیتی نعنایە بۆ بەکتریای مەعیدە لەگەڵ سرکەی سێوەکە و زەیتی سیر توانم بڵێم زەیتی ڕشکەیە زەیتی کەتانە و زەیتی ناوکی کوولەکەیە ئەم زەیتە ئەمە لە قەزوان دروستیەکەم قەزوان بابەتێکە چۆنەڵەیەکێ مەعیدەیەشی ئەڵێ بڕۆ قەزوان بخۆیا بنێشتە تاڵخۆ بەڵام زەیتەکەی لە هەمووی باشترە برینی مەعیدە برینی ناو ڕێخۆڵەکان هەمووی ساڕێژ دەکات ئەیتر ئەم بابەتەشمان هەیە زۆر بەقوتە بۆ ئەو کەسانەی قژیانە ڕوتێتەوە چەندین فیدباکم واتۆتەوە لەسەرەوە کە هەفتەی یەکەم قژ لە وەرین ڕاگرێ هەفتەی دوم قتاڵە قژەکەین تۆ قتاڵەکانیشی ئەستورەکە و زۆر بەسوودە ئەیتە هەروە ئەمە جاترەی شاخی گومۆیە گژ و جیاکانم هەندێکیم هێناوە لەوێ تاڵیش کەوت چەقچەقە و ئیتر کۆمەڵێشتی ترە هێناومە ئەمە گەڵاو گوڵی گۆیژە ئەوش بۆ نەخۆشی دڵ زۆر باشە. خەڵکی هۆرامانین لە هۆرامانەوە هاتوین بەرهەمەکانمان هەمووی کوردەواریە دۆشاوی تومان هەیە ڕۆبەهەنارمان هەیە ڕوان هیزەمان هەیە هەنگوێنی کۆساڵانمان هەیە تەمامی کوێستانەکانی هۆرامان کۆساڵان شاهۆ هەمووی ئەو هەنگوێنانە کێ لێرە هەیە هەنی ئەو منتەقەیە ئەوانیشی کە شەکرەیان بێت ئەتوانین ئستیفادەی لێ بکەن بێ مشکیلە ئێستا هەنگوێنمە یە گوڵەژاڵەیە ڕەگی تاڵی هەست شیرین نییە ئەوە ئەتە کامل مختص بۆ کەسانەیە کە نەخۆشن دوای ئەوە ڕوان هیزەمان هەیە لە مەشکە بەتاڵمان کردووە چوون لە ناو هیزەکاوە تۆڵێ بە سەختی بەتاڵەکری کردومانە ناو ئەم مەنجەڵە ڕۆبەهەناری چێکێ هەرنی خۆمانەوە ئەویش هەر خۆمانی یەکەن بەداریش ئەکرێت و ئەکوڵێت و ئەمانە لەگەڵ دۆشاوی تووە ئاوی بنیشتە تاڵەکە هەنی شنەروەیە هەڵەبجەیە
بنیشتی کوردیە کە ئەوی ژەنی شنێروەیە هەڵەبجەیە سەرکەی سیوی چێکی خۆمانەیە هەر خۆمان چاکیەکەیت خواستی خەڵک ئیسە لە پێی ساڵانی پێشوا زۆر باش بووە زۆر هیوایەتیان هەیە بەسەر ئەم شتە کوردەواریانە. ناوم باوان ئالان محەممەد کانێسکانیە ئەندازیاری میکانیشیم لەم پرۆژەیە کارەکەم پرۆژەیەکی زۆر ڕێک و پێک و سەرکەوتووە و کارەکانمان زۆر بە جوانی ئەنجامین. یادی 240 ساڵەی دامەرزاندنی سلێمانیە لەگەڵ هاوسەرەکەمە حەزمان کرد سەردانی شێرە بکەین کە فستیڤالێکی خنجیلانیان کردووە بە یادی سلێمانی ئەوانێ و هاتین ئەم هەموو بابەتە جوانەی کە لێرە هەیە بابەتەکانمان بینی و شتی سەرنجڕاکێش و شتی زۆر هەروە خێزانەکەم و کۆیکە خەڵکی دەرەوەی وڵاتە شتەکانی بەلاوە زۆر جوانە شتەکانی زۆر بەلاوە سەیرە. Also wie findest du das allgemein? Ist es schön oder ist es wie Deutschland? Es ist sehr anders, aber es ist auf jeden Fall sehr interessant zu sehen, zu besuchen. ئەڵێ زۆر سەرنجڕاکێشە بۆ من کە ئەم شتە لە کللتوری ئێمە لای ئەمان جیاوازترە وەکو لای خۆمان نییە و ئێمە شتی تایبەت و شتی بیۆ چۆن بڵێن لەوان شتمان زیاترە شتی ئەوان دیارە هەمووی لە پاکەت و لە قوتوایە بەڵام ئێمە شتی کوردەواری بابەتمان زۆر زۆرەکە لای ئەوان بەو شێوازەریە. Also wie findest du hier allgemein Essen, Leute, also... Allgemein das Essen ist sehr lecker, die Leute sind sehr freundlich, sehr nett und soll jeder kommen. Und also auf Kurdisch willst du was sagen? Zor. من زۆر کوردی نازانم بەس زۆر باشە زۆر باشە نازانم بەستەیەکەم سلێمانی زۆر خۆشە بژی سلێمانی بژی سلێمانی ڕایشە دیارە خواردنەکانی زۆر بەدڵە و کەلتوری ئەمە و خەڵکی ئێمەش دیارە خەڵکێکی جیاوازن خەڵکێکی ڕەگەسپەرست و ئەوە نین لە لای ئەمەوانەیە شتێکی زۆر جوانە و بەلای هەمومانەوە شانازی بە کوربوونی خۆمانەوەکەین زۆر سپاس و یادی سلێمانی پیرۆز بێت.